هەشتی مارس ڕۆژی ئافرەتانی جیهان ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو ئافرەتانی کوردی دانیشتووی و هۆڵەندا ئەم یادەیان بۆ پشگیری هێزەکانی پێشمەرگە و شەهیدانی دژە تیرۆر لە شاری لاهای پایتەختی سیاسی وڵاتی هۆڵەندا تەرخان کرد. بە بۆنەی هەشتی مارس ئەمە یادەوەرەیەکی وەکو هەموو ساڵانە نەماکرد ئاهەنگمان نەگێڕەوە بەداخەوە وەکو پشگیری لە پێشمەرگە قارەمانەکان ئیمڕۆ کۆبووینەوە لێرە بۆ ئەوەی کەوا ئەم یادە بە پیرۆزی ببینە سەر و هەمیشە ئێمە لێرە پشگیری پێشمەرگە قارەمانەکانەکەین و هەزار سڵاو لە قاکی پاکی هەموو شەهیدەکانەکەین و دەست و چاوی دایک و خوشکی و خێزانی شەهید ماچەکەین هیوادارین لەم ڕۆژەیە هەست بە سەربەستی و سەرکەوتنی خۆیان بکەن. زۆرێک لە کەسوکاری پێشمەرگە و شەهیدانی کوردستان لەم هۆڵەدا ئامادە بووبوون و ستایشی ڕۆڵەی ئافرەتانیان کرد کەشان بەشانی پیاوان لە شەڕ و ڕوبەڕووبوونەوەی تیرۆردا ڕۆڵی ئەکتیڤ و کاریگەریان هەیە. سلااف بۆ گۆڕا دایکا من و سێ کوڕمازن کرین و شەهید کرین بۆ ئاخا کوردستان. ئەژی وەک ژنێک بەشدار بووم بە هوزانێکێ مبشەهیدێت کورد و کوردستانێ گوت و شەهید هەمی گاوا لەسەر سەر و سەرچاوێت مە بەرهەمێ خوێنەوانە کوردستانێدا هەمی گەلێ مە پێی بەب ئازادی دژیت. هاوشان لەگەڵ ئافرەتانی کورد بەشێک لە ئافرەتانی بیانی بەشداری ئەم چالاکەی ئافرەتانی کوردستانیان کرد. ئاماژەیان بەوە دەدا کە ئافرەتی کورد ڕەمز و نمونەی ئافرەتی خۆڕاگر و بەهێزی جیهانن. سلام علیکم ئەز مەغریبیمە ئەز عیدە ئەفرەتە ژنە ئەفرەتە پیرۆز دکەم بۆ هەمی ژنکێت عالەمیدا تایبەت بۆ ژنکێت کوردە چونکو تشتكي خاص هيا أنا أحيي جميع النساء في العالم وبخاصة أحيي المرأة الكردية الصابرة المقاومة مع رجالها وأم الشهداء كما يقولون وأحيي المقاومة الكردية من بشمركة وقائدهم الأعظم مسعود بارزاني. پاشان لەلایەن ڕێکخراوی لاهای پارتی دیموکراتی کوردستان چەندین دیاری تایبەت و گوڵی ڕەنگاڕەنگ بەسەر ئافرەتاندا دابەش کرد. دواتر لەلایەن ئامادەبووانەوە چەند وتارێک خوێندرانەوە باسییان لە مێژووی هەشتی مارس ڕۆژی ئافرەتانی جیهانیان کرد و خوازیار بوون کە ئافرەتانی کورد کاریگەرتر بەشداری لە کایە سیاسی و ڕۆشنبیری و میریەکاندا بکەن. لا های بەرگەشت ئەکرەی کوردستان TV